تراکی چۆرەم پێشکەشە بە شێخ زەنجی خۆشەویست ئەلی جان ئەو بەندە دووبارە دەکەمەوە بە داواکاری خۆیەتی یاڵە مامۆسایان ئێستادی کارەبا مەندە دیزاین سڵاو لەو کوڕە بێدین سەرە و پەیامان بکە ئەوەی قسەم پێ دەکا سەرە و پەیامان بکە ڕاستمەکەشم ببینێ ناوێرە سەیرم بکە من وەک شێر لە مەیدانم ناتوانێ ڕاوم بکە هەزار سەگی وەکو تۆ ناتوانێ پیسم بکە من حسابی بۆ ناکەم لە دواوە باسم بکە پیاوە بێتە بەرەو ڕوو با سەیری چاوم بکە پیاوە بێتە بەرەو ڕوو با سەیری چاوم بکە هەر بۆ شێخ زەنجیە گۆران بەعدەی بۆ دەکا لە خزمەتیدا هەما دواییک لەیم لێ نەکا ناسراوە بە ئەلیژان خودایە لەم نینەکە لە وڵاتی بەریتانیا لە وڵاتی بەریتانیا گۆران چاوی ماژەکە تۆ لە ماجستەری گۆران وا لە کەرکووکە تۆ لە ماجستەری گۆران وا لە کەرکووکە خۆشەویستی چە ساڵم بە ڕۆشتن مەسوودێنە هاتکەم بە بووکی ماڵم خۆشی بۆ ژیانم بێنە چی هەموو کە سەر هەیە لە دڵم تۆ بیڕوێنە ببە دایکی مناڵم کۆرپم بۆ ڕابژێنە بۆ شێخ زەنجی دەڵێم ئەوە بەندم پێکێنە لە خزمەت ئەلی جانم ئەوە ناوی تۆ مێنە بە یادی کەرکووکەکەم بە یادی کەرکووکەکەم بۆ من دەمار و خوێنە سڵاو لە بەریتان بێ ئێستاکە شوێنی هێنە سڵاو لە بەریتانیا ئێستاکە شوێنی هێنە
بۆ شاری مازستەرە بۆی دەڵێم بۆ چاوانە لە خزمەتیاندا هەمە هەر یەک لەو برادەرانە ئەی هەر یەک لەو برادەرانە زۆرت بیر دەکەم یاران بۆ نامدوێنی وەک جاران زۆرت بیر دەکەم یاران بۆ نامدوێنی وەک جاران لە خەفەتی دووری تۆ دەسمە نادی ئێواران یەک لەسەر پێکەڵیەدەم لەگەڵ دوو کەڵ سیگاران چاوەڕێمە بێیتەوە لەگەڵ بارینی باران گوڵی دڵم دەرکەوێ گوڵی دڵم دەرکەوێ وەک نێرگزی بەهاران وەرەوە ڕزگارم کە لە تەنیای و بێداران هەی ناگەنە جوانیەکەی تۆ شازادەی هەزار شاران لەسەر سەرتی دەجێڕم